لدور مجاري دي قلت بيجا كده قال بريس تينا راميرز سروكا سازيا هاروارد جلوبال جا ولايات أوريغون لأمريكا يبكين بريس تينا تبخيرات شبو كردستان 24 بريس تينا صلاوتان لبت ململاني إسرائيل وغزة چون و چه کاریگەریەکی لەسەر کارەکانتان لە عێراق داناوە؟ سپاس بۆ میوانداریکردم بەڵێ ڕێکخراوی هارڤارد بۆ کاروبارە نێودەوڵەتیەکان لە زۆر وڵات کات بەڵام ئێستا ئێمە لە باکووری عێراق کار دەکەین بۆ ئەوەی ڕاهێنان بە مامۆستا بکەن بە تایبەت لەو شوێنانەی کە بەهۆی داعشەوە تووشی کێشە بوون و هەوڵ دەدەین بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی ئەو بیرۆکانە ببینەوە کە دژی تونند و تیژین و بتوانین هاوکاریان بکەین گرنگی ئەوەی کە ئێستا ڕوودەدات لەگەڵ ئێران لە ناوچەکەدا ئەمە زۆر کاریگەرە چونکە ڕۆژانە هەزاران و سەدان موشک لە نێو ناوچەکەدا بە ئاسماندا دەفڕن و دەزانین کە لە سەرەتای ئەم شەڕەوە ئەو ناسەقامگیریەی کە هێرە ناوچەکەدا زۆر بووە و بینیمانە هێرشمان لە حیزبوڵا لە لبنانەوە بینیوە ملیشا شیعیەکانمان بینیوە لە ناهەریمی کوردستان هێرش دەکەن لەسەر لایەنەکانی دی چەندین شوێن هەنەکە ئێمە ناتوان بچین و کاری تێدا بکەین بۆ ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی خەڵک تێبگەن تەنیا لەبەر ئەوەی بەهۆی شەڕی جەنگ و ئەو شەڕ و جەنگ لە نێوان ئیسرائیل و غەزەدا هەیە وان نییە کە ئێمە بتوانین گرژیەکان ئاڵۆزتر ببن پرۆگرامەکانی ئێمە بەڕاستی ڕوبەڕووی چەند سەختی دەبن بۆی بتوانین بەردەوامیان پێ بدەین زۆر باشە ئەو ململانەیە نێودەوڵەتی و نەها لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست هەنا ڕۆژهەڵاتە ناوەڕاست بەر بە کیڤە دەبن ببوورە پرسیارەکەت بە باشی پێم نەگەیشت زۆر باشە ئەو ململانەیەن نێودەوڵەتی و لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست هەناف ئالۆزیین و چێبووینە بەحسا تەقینە ئالۆزیان دەکەن ڕەوشە ڕۆژهەڵاتە ناوەڕاست بەر بە کیڤە دەبن بەڵێ ئەو دۆخەی کە هەیە و ڕۆژانە ناسەقامگیری زیاتر بەخۆیەوە دەبینێ بێگومان تەواوی ناوچەکە ڕوبەڕی هەرشە دەکات ئێمە دەبینی هەژمونی ئێران فراوانتر دەبێت وەک گوتم بەهۆی ئەو موشێرشە موشەکانی دەکرێتە سەر هێزەکانی ئەمریکا و لایەنەکانی دیکە لەلایەن ئێرانەوە وا دەکات دەبینین لە باکووری عێراق و لە چەندین خاڵی پشکنیندا هێرش دەکرێتە سەریان و جوڵەی خەڵکی و ئاوارە بوونیان لە چەند ناوچەیەکدا ئەمە هەمووی کاریگەری لەسەر بە بۆیە دۆخی غەزە دەزانین هەمومان کە تراژیدیایە بەڵام کێشەکە ئەوەیە کە لە ئێرانەوە ئاگری زیاتر لە ناوچەکەدا دەکرێتەوە بنزینی زیاتر بە ئاگرەکەدا بۆیە دۆخەکە زۆر سەختە و بەم نزیکانە کۆتایی نەبێ پێویستە بە جددی وەری بگرین بەڵێ داعش وەک هەڕەشەیەک لە ناوچەکەدا ئەمێنێتەوە و هەرێمی کوردستان چه ڕۆڵێکیە لە ناوچەکەدا بەڵێ وەک زۆرێک لە گوێگرانی ئێوە شارەزان داعش زۆرێک لە خاکی عێراق لە 2014 داگیر کرد و تاوەکو ساڵی 2017 لە هەرێمی کوردستان شکستیان پێێنرا بەڵام هێشتانێکە چەندلانی و خاڵێکی داعش ماوە چەند خانەیەکی داعش ماوە لە ساڵانی ڕابردوودا و دەزانین هەژمونی داعش لە چەند ساڵی ڕابردە دووبارە گەورە بووە لە تەواوی ناوچەکە و لە عێراقدا بۆ ئێمە زۆر نیگەرانی دەبارەی بەمە بەڵام ئەوەی کە ئێمە کردومانە لە هەرێمی کوردستان کاتێک داعش شکست پێێنرا ئەوەیە کە ئێمە کار لەگەڵ منداڵان بکەین هاوکاریان بکەین چۆن بتوانن بەڕاستی بەسەر و بیرۆکانەدا زاڵ بن کە داعش فێری کردون بۆی بتوانین زیاتر ڕوبەڕووی دۆخەکە بنەوە لە داهاتوودا ڕێگە نەدەن داعش کۆنتترۆلی ئەم ناوچانە بکاتن بۆیە ئەمە زۆر گرنگە و زۆر کاریگەرە زۆر دڵخۆشین بە و پێشوەچوونەی ئێمە بینیمانەوە هەبوو لە ناوچەکەدا لە تەواوی عێراقدا بۆی بتوانین کاریگەریەکانی داعش کەم بکەینەوە زۆر باشە بەڕێستینە سازیاوە یان بژن هاردوایرد چه دەکەتن لە عێراقش بوو بەهێزکردنا ئاشتیە و سەقامگیریە و ململانەیە ناوچەیە چ کاریگەریەک لەسەر کارن وە دروستگیریە بەڵێ گرژیەکانی ناوچەکە بە تەواوی کاریگەری لەسەر ئێمە وەک ئاماژەم پێدا لە دابردوودا ئەمە دەتوانین دەمانتوانین بچینە چەند شوێنێک و بەڵام نزیکە یەک ساڵ ئێمە نەمتوانین بچینە مووسڵەوەی کاروار دەکات ئێمە دەتوانین هاوکاری و مەشق بە مامۆستایەکان بدەین و بتوانین هاوکاریان بکەین لە ڕووی کەلتوریەوە زیاتر بەرەو پێشەوەیان ببین بەدایبەتی ئەو دۆخێکی ئێستا هەیە لە ناوچەکەدا گرژی زیاتری بەخۆی بینەوە
زۆرێک لە ستافەکە ئێمە نەیانتوانیوە بە ئاسایی و بە شێوەیەکی ڕۆتینی ڕۆژانە گەشت بکەن لە ناوچەیەک بە ناوچەیەکت کە ئێمە چەندین ساڵە لەوێ کار دەکەین و کاریگەری جددیمان هەبووە ڕایەنانی زیاترمان بە مامۆستایان کردو لە کۆمەڵگەکاندا چەندین ڕایەنانمان کردوێتەوە لە مووسڵ و لە چەندین ناوچە و لە دەشتی نینەوە و کارمان کردو لە دۆخی مافی مرۆڤ و ئەو دۆخە تەواوی کە لە هەیە ئێمە لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە نزیکەی 800 مامۆستامان هەیە 800 ڕایەنەرمان هەیە لەوێ کار دەکەن بۆ ئەوەی بتوانن سەقامگیری زیاتر فراهم بکەن. بەڵێ خەڵک چۆن هەست بە پەرەسەندنی گرژیەکانەکەنەوە چۆن سەیری سەرکردایەتی سیاسەتی دەروی ئەمریکاکەن لەو بارانەی کە ئێوە کاری تیاکەن. بەڵێ کاتێک من لەگەڵ خەڵک چاوم بە خەڵک دەوێتن و نەکتەنیا لە عێراق بەکو لە زۆرێک وڵاتی دیکە من بڕوام وایە کە نیگەرانیەکی زۆر هەیە لەبارەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە بەرچەند و کارێکێک لەوە چونکە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ڕێگەی داوایە ئێران بەهێزتر بێت لە ناوچەکەدا و ناسەقامگیر لە ناوچەکەدا بەرپا بکات. ئێمە بیریمان لە ژێر ئیدارەی ڕابردوودا ئێران ئەو هەژمونەی نەبوو نەیدەتوانێت کارە بکات بە شێوەیەک لە شێوەکان سەقامگیری و ئاشتی هەبوو لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و ناوچەکەدا. ئەمە گۆڕاوە ئێستا ئێران هەڕەشەیەکی گەورەترێ بۆ سەر ناوچەکەدا. بۆیە خەڵکێکی زۆر کاتێک من چاوم پێیان دەکەوێت بە تایبەتی سەرکردەکان لە نێو سیاسەتی دەرەوەی چەند وڵاتەیەک ئەوان بە شێوەیەکی تایبەت دەڵێن کە ئەمریکا چەندی کێشەی هەیە لەبارەی چەندین بابەتی دیاری کراوە و لە بابەتی سیاسەتی دەرەوە ئێمە بەڕاستی لەگەڵ چەند گروپێک قسەمان کردو و دانیشتنمان کردەوە کە هەندێک لایەن هەوڵیاندا هێرش بکەنە سەر ستافەکەی من چونکە بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ لایەنی ڕۆژئاوا کاریان کردو و کاریگەری سیاسەتی دەرەوەی ئەمریکایان لەسەر بەڵام هیچ پەیوەندی بە ئێمە هەول نەبووە. بەڵام لایەنەکانی ئێمە کە کار دەکەن لە ناوچەکە هەرچەندە هیچ هەوڵێکمان نەبووە هیچ کارمان نییە لەگەڵ سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەڵام کاریگەری لەسەر ئێمە و بەداخەوە ئەم سیاسەتی دەرەوەی ئەمریکا تەنیا کاریگەری لەسەر ئێمە نەبوو بەڵکو لەبارەی ئێران و چەندین بابەتی دیکەی کۆمەڵاتیش کاریگەری لەسەر ئێمە زۆر باشە. تینا خان هەرێما کوردستانê ez barim te dîtiye tu hatiye Herêma Kurdistanê navçeyek arame ewlihe di rojhelata navaraz da di geşesendineka berdewam da ye. Çawa temaşey ayîndeya Herêma Kurdistanê dikin? بەڵێ ئێمە زۆر سوپاسگوزاری حکوومەتی هەرێمی کوردستانین و لە چەند ساڵی ڕابرداوە کەوتم کە ئێمە توانیمانە ڕایەنان بە 800 مامۆستا بکەین و کە نزیکەی 300 ڕاهێنەری ئێمە لەوێنە لەبارەی پەروەردە کار دەکەن و ئێمە هاوبەشێکی زۆر ناوازە بووینە بە بڕای من پرۆگرامی کە ئێوە هەتا نە زۆر باش بۆ ئێوە ئاسایش و سەقامگیریەکی زۆر باشتان هەیە لە تەواوی ناوچەکە. بۆیە زۆر گرنگە کوردستان بە بەهێزی بمێنێتەوە ئەو توانێ هەبێت بۆ ئەوەی خۆڕاگیر بێت و بەرپەرزدانەوەی بەرامبەر بیرۆکە توندڕەوەکان هەبێت و ڕێگریان لێ بکاتن. بۆیە ئێمە دەتوانین پشتیوانیان بکەین لە هۆڵانە بۆی بتوانین کوردستان بە بەهێزی بمێنێتەوە و سەرکەوتوو بێتن. ئەمە بەشێکە لە ئامانجوو کار لە پێشینەکانی ئێمە. وی هەر بژیت تینا رامێرز سەرۆکە سازیە هارتوارد گلۆبال لە ویلایەتە نۆرینگن لە ئەمریکا گەلمەدا شوێکی ڕاستەوە گەلێکی سوپاس.